سڵاوتان لەبێت یەک هەواڵ دەست پێ دەکات. هاوپپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بە فەرمی کۆمیسیۆنی هەڵبژاردنی ئاگادار نەکردوتەوە لە سڕینەوەی ناوەکەی لەسەر کارتی دەنگدان. هاوپپەیمانی بایکۆتی پرۆسی هەڵبژاردنی کردووە، بەڵام ناو، لۆگۆ و ژماری بربژێرەکانی لە کارتی دەنگداندا لانەبراون. هاوکات وار حیزبی بەشدار لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان چاویان لە دەنگەکانی هاوپپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریە کە بایکۆتی هەڵبژاردنی پەرلەمانی کردووە. ڕێبوار کەریم مەحموود گوتەبێژی هاوپپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بە ڕووداوی گوت زۆر بە وردی تاوەتوێی ئەوە دەکەین کە خەڵک بچێت یان بایکۆت بکات، بۆیە ئەم پرسە دەکەوێتە سەر جۆری پەیوەندیەکانمان لەگەڵ هەندێک هێزی دیکە، بۆیە ئەم پرسەمان هێشتا هێشتۆتەوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕێنمایی بۆ دەنگدەرانی نەخوێندەوار و خاوەن پێداویستی تایبەت دەرکرد. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ڕایگەیاند کە ئەو دەنگدەرانەی خوێندن و نووسین نازانن یان خاوەن پێداویستی تایبەتن دەتوانن تەنها پشت بە کەسوکاری پلە یەک و پلە دوو ببەستن بۆ پڕکردنەوەی پەڕەی دەنگدان. پێشتر کەسی نەخوێندەوار یان خاوەن پێداویستی تایبەت ئازاد بوو کە کێ هەڵدەبژێرێت تاوەکو فۆرمی دەنگدانەکەی بۆ پڕبکاتەوە، بەڵام بە بڕیارێکی کۆمیسیۆن ئەو کەسانە تەنها دەتوانن خزمی پلە یەک و پلە دوو لەگەڵ خۆیان ببن بۆ بنکەی دەنگدان. سامان بەشارەتی پەیامنەری ڕووداو ئەو چۆتە پارێزگای هەڵەبجە کە یەکەم جارۆک و پارێزگا هاونیشتمانیەکانی بەشداری هەڵبژاردنی پەرلەمان دەکەن. ڕای هەندێک هاونیشتمانی وەرگرتووە لەسەر پرۆسی بەڕێوەچوونی هەڵبژاردن و واروها لەسەر ئەو بڕیاری کۆمیسیۆنیش. بەڵێ ڕۆژان من لە پارێزگای هەڵەبجە ئەم پارێزگایە بۆ یەکەمین جارە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەم هەڵبژاردنە دەتوانن وەکو پارێزگایەکی سەربەخۆ دەنگی خۆیان بن. ئەلبەتە ئەم پارێزگایە خەڵکەکەی داواکاری زۆرەیە یاخود دەتوانرێت بگوترێت کە ئاوڕی کەمتر ینی لە خەڵکی ئەم ناوچە دراوەتەوە بەقەدەر ئەو قوربانیە نییە کە بەسەری داهاتووە. دەمی هەر کەسێ دەکەیتەوە کۆمەڵێک گلەیی و گازندەی هەیە لەوەی کە حیزبەکان لە هەموو هەڵبژاردنێکە بەڵێنی زۆر گەوریان پێدەدەن، بەڵام جێبەجێی ناکەن. ئێستاش ئەمان تۆزە نیگەرانن لەوەی کە بە حیزبەکان بەڵێن دەدەن و لەو کاتێوە ئەم شارە بۆتە پارێزگا سیمای پارێزگابوونی پێوە دیار نییە. جگەلەوە منەوەی ئەو هەلش بخۆسمەوە کە ئێستا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستانە بڕارێکی یاوە کە ئەو کەسانەی بەتەمەنن یا خاوەن پێداویستی تایبەتن دەبێت کەسی یەکەم و دووەمی خێزانەکەی لەگەڵ بێ و کاتە دەتوانێت دەنگ بە. من دەچمە لای چەند کەسێک. سەلام عەلەیکوم. تۆ ئەچی بۆ دەنگدان؟ نەوەڵا. بۆچی؟ بۆ یارەزێ خۆم نییە. ناچیت؟ نا. گلەیتان هەیە؟ نا. من حیزبەکەی خۆم پێم بڵێ ڕۆم و نێژڵێ ناڕۆمتەوە. دەست خۆش بێ. سەلام عەلەیکوم. تۆ ئەچی بۆ دەنگدان؟ بەخوا برا من نازانم نەوەڵا بۆ دەنگ بۆ باوکم نادەم. بۆچی؟ وەرە تااقەت بۆ ئەمان بڵێ بە کاکە من تااقەت بەڵام من نەخۆشم و ئەگەر توانی مەڕۆم و نەش توانی ئەگەر تۆزێ باشم خۆ دەتوانی دەنگ بەیە کەسێکی لەگەڵ تا بێ بێ دەنگە بۆوە خۆم ئەتوانم. ئەتوانی؟ بەڵێ. دەست خۆش بێ. ئەوڵێم بچمە لای ئەم بەڕێزش. باشی خاڵیجان تۆ چی بۆ دەنگدان؟ کێ؟ تۆ؟ ئارەوەڵاشم بۆ ناچم. خۆ دەتوانی دەنگ بەیا بێ کەسێک لەگەڵ؟ بەڵاوەڵا زەدانەیەتێکمایە دەنگەدا. ئەبێ کەسی یەکەمی خێزانەکە بیانی بەڵێ مناڵی خۆمە مناڵی خۆمە لەگەڵ تا بێ دەنگ؟ بەڵێ بەڵێ. هەموو جارەوات کردووە؟ بەڵێ. زۆر باشە. تۆ قسە چییە لەسەری؟ ئەچی بۆ دەنگدان؟ مەجبورین بڕێن هەرەوەڵا لەبەرەوەی کەوا ئێمە ئەمانەوەی بین بە حکوومەتێکی تەواو و ئاوا خۆشی ڕابێرین بۆ خۆمان و ئێمە ئەوەکایتان چییە لە گوێرەوەریمان زۆر کێشاوە ئێمە لێرە بردوینیان بۆ کرمان بۆ دنیا بۆ مافیا وە بێدان وە بێ ئاوە بێ هەموو شێ ئێمە لێرە پاک و پەختە لێرە بۆ خۆمان دەگەڕین چیمانەوێت ها دەنگدانیش حەد دەقێ دەنگ بن ئەڕۆم دەنگەدەم
فەرق ناخێن ئەماوە حیزب ئەوە حیزب هەر کورد بێت دەستی خۆش کە گیانێمە دەنگوە نا دیاری مەکەم بەس تۆ خۆتە توانی دەنگ بەی خۆمەتوانم و سەریشم پێوە نییە نا هەر خۆم سرم پێوە نییە بۆ پارتی و تەواو دەستی خۆش بێ زۆر سپاس خاڵ تۆ توانی خۆت دەنگ بەیانی یا کەسێ بێ لەگەڵ واز بێ خۆ بەتوانم دەنگ خۆم بم دەنگی یان بەڵێ دەنگەم داواکاریتان چییە لە وڵی داواکاریمان حیزبەکارێکی بۆ خۆی باخۆی خۆی بڕێکەوە تەواو ئیدی حیزی تەنی لاوە نوێ دەستی خۆش بێ تۆ داواکاریتان چی وەکو خەڵکی هەڵەبجە داواکاری چی وەکو چیتان بۆ بکریانی بۆم شارەکە وڵا ئەگەر بتوانە خزمەت گوزاریەکەمان بۆ بکەن و خەڵکم تەلەبەکان دامەزێن و خەڵکەکە ئیشی بۆ پەیا بکەن و هەر ئەوە داواکاری خۆ نایەمە چ داواکارێکمان هەبێ داواکاریمان لەم حکوومەتە بێت چی بێت خەڵگەر ئەوەی گەرەکە بژی و ئیسراحەت بێت ئێنا دەستی خۆش بێ بەڵێ ڕۆژە بۆ ئێمەوەرامی دەست خۆش بێ ناو مەبن بەستە کاتە دەنگدانە تۆ توانی دەنگ بێ خۆ بەردەوامە بین لە یەکەواڵ هەواڵێک بڵاو بۆتەوە کە گوایە بەڵگەنامە لە بەردەستایە تۆماری ناوی دەنگدەرانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان خاوێن نیە و ناوی مردووی تێدایە بەپێ و سەرچاوەیە بێت کام هەواڵی بڵاو کردوتەوە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان 500,000 دەنگدەری زیاترە لەو تۆماری کە لە بەغدا هەیە هەروەها چەند بەڵگەنامەیەکان بڵاو کردوتەوە کە گوایە ئەوانە ناوی ئەو کەسانن کە لە ژیاندا نەماون کەچی مافی دەنگدانیان هەیە ئەو ماڵپەڕەی کە هەواڵەکەی تێدا بڵاو کراوەتەوە دەڵێت لە سەرەتای دامەزراندنیەوە ئەم کۆمیسیۆنە لە ژێر باڵادەستی حیزبێکی دیاری کراودا بووە کە پارتی دیموکراتی کوردستان کۆنتڕۆلی کردووە. لەسەر بڵاوکردنەوەی هەماوەڵە بەڕێز ئیسماعیل خۆرماڵی بڕیاردەری ئەنجومەنی کۆمسیاران لە هەولێرەوە میوانی ئەمەیە بەڕێز ئیسماعیل لەم کاتت باش تاوەکو چەند دڵنیایی دەدەنە دەنگدەران بۆ ئەوەی کە دەنگدانێک و یاخود هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە دەچێت بە تایبەتی لەسەر ئەو هەواڵەی کە بڵاو کراوەتەوە ئایا ئەمە ڕاستە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کەناڵی ڕووداو ڕاستەکەی لە بابەتی تۆماری دەنگدەرانی ئێمە زیاتر لە ساڵێکە ئەو مشتومڕە هەیە لە کەناڵەکان و بەردەوام قسەی لەسەر ئەکرێ و من پێش هەموو شتێک بۆ ئەو ماڵپەڕۆ بۆ هەر هەواڵێکی تر کە لەو بابەتە بڵاوە بێتەوە ئەگەر بڕیار بێت تۆماری دەنگدەرانی هەرێم خاوێن نەبێ ئەوە لە زاخۆوە تا کفری ئەو تۆمارە خاوێن نیە نەک لە دەڤەرێکی دیاریکرا و لە شارێکی دیاریکرا و لە شوێنێکی دیاریکرا و ئێمە ئەومان نەشاردوتەوە لەبەرەوەی لە عێراق و لە هەرێمی کوردستان داتایەکی فەرمی نییە لەبەردەستدا بۆیە کوردستان و عێراقیش بە پێی یاسا پشتیان بەستووە بە فۆرمی خۆراک کە بە پێی یاسا داوای کردووە کە ئەڵێ کۆمیسیۆن پشتە بەستێ بە فۆرمی خۆراکی وەزارەتی بازرگانی و بێگومانین هەمومان دەزانین کە ئەم فۆرمە بۆ ئاوارە دروست کراوە بۆ خەڵکیشی ناومستەحق دروست کراوە و هەروەها ناوی مردوەکانیش نەسڕاونەتەوە لەبەر ئەوەی کە ناوی مردوەکان بە شێوەیەکی فەرمی لە بەردەستی کۆمیسیۆنانیە. باشە ئێوە هیچ ڕێکارێکتان گرتوۆتە بەر لەسەر بڵاوکردنەوەی و دۆنگۆیانەی کە باز لەوە دەکەن کە کۆمیسیۆن نەیتوانیوە بە پاک و خاوێنی تۆماری دەنگدەران ئەنجام بدات یاخود بە سەرکەوتوی ئەنجامی بدات؟ بەڵێ ئەگەر ئیجازە بێ بۆی پەیامەکەمەکو خۆی بگات مەقتەعێکی دوایی وەرنەگیرەوە بە شێوەیەکی تر تەفسیر بکرێ. تۆماری دەنگدەرانی هەرێم زۆر باشتر و خاوێنتر لە هەموو ئەو تۆمارانەی کە دە هەڵبژاردنی پێکراوە لە کوردستان و لە عێراق ئەگەر ئەم تۆمارە خاوێن نەبێ و جێگای گومان بێ ئەوە هەموو ئەو هەڵبژاردنانەی تریش کە لە ئاستی عێراق و لە ئاستی هەرێمی کوردستانە کراوە زۆر جێگومانترن چونکە ئێمە هەمان تۆماری عێراقمان لەبەردەستایە بەڵام زیاد لە 250,000 کەسمان لابردووە لەو تۆمارە ئەی بۆچی لە مانگی 5 کەس گلەی لەسەر ئەو تۆمارە نەبوو و ئەو تۆمارە چوە هەڵبژاردنەوە کە زیاد لە 250,000 دەنگی لەوەی ئێمە زیاترە بەڵێ لە تۆماری دەنگدەرانی هەرێمە ئەوەی کە لە کۆمیسیۆن لە توانایدا بوو بێ لە ڕووی یاساییەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە ڕووی زانستیەوە ئێمە کوردومانە هەموو ئەو ناوانەی کە زانی بێتمان خاوێن نییە لامان بردووە تەنانەت لەم کۆتاییە زیاد لە 19,000 کەس کە لە 90 ساڵ بەرەو ژوور بوون و هەندێک لە هاوڕێیانم لە ئەنجومەنی کۆمیسیاران خۆپارێزیان پێشکەشکرد کە ڕازی نەبوون ئەو ناوانە بسڕێنەوە چکەوتیان پێی یاسای مەدەسەڵاتی ئەومان نێ بسڕێتەوە با تەمەنیشیان زیاد بێ حتایەکێ لە بۆ ڕێزانەوتی باپیری من زیاد لە 90 ساڵ ئێوە چۆن دەیسڕنەوە بەڵام ئێمە بۆ متمانەی هاوڵاتیان و بۆ متمانەی ئەو قاوارە سیاسیانە ئەو ناوەمان سڕیەوەتەوە. کاک ئیسماعیل لەسەر ئەوەی کە کۆمیسیۆن بە حیزبی کراوە پێمان بڵێ کێ کۆنتڕۆلی کارەکانی کۆمیسیۆن دەکات ئەمە ڕاستە کۆمیسیۆن بە حیزبی کرابێت؟ کۆمیسیۆنی هەڵبژاردن جێگەی شانازی ئەبێ هەموو کوردێک بێ لە ڕاپرسی ویستیان کۆمیسیۆن بە دەردێک بەرن نەچوینە ژێرباری و لە پێ دوای ڕاپرسی ویستیان بە زۆر هەڵبژاردنێ بکەن پێش عێراق نەچوینە ژێرباری و لەم هەڵبژاردنەشە زۆر هەوڵدرا کە
ناکرێمە بۆ ڕاگەیاندنەکان باسی بکەن هەوڵی زۆر دراکە لە ڕێی کۆمیسیۆنەوە هەڵبژاردن نەکرێت و ئیشەکە تێک بدرێ بەڵام ئێمە نەچوونە ژێرباری حیزبەکان لە هەرێمی کوردستان ئازادن چۆن فشارەکەن و چۆن هینەکەن بەڵام کاری خۆیان چۆنەکەن بەڵام ئێمە لە ئەنجومەنی کۆمیسیارانە تا ئەم دەقشکای قسەیەکەم چونکە نازانم دوای ئەمە چی ڕوئەدات ئێمە زۆر پیشەیانە کاری خۆمانەکەین و ئەتوانم بڵێم زۆربەی ئەو کارانەی کە کراو لە ئەنجومەنی کۆمیسیاران بەدڵی ئەو لایەنە ناڕازیانە بووە هەر لە وەلەقەی دەنگدەران هەر لە تۆماری دەنگدەران هەر لەو لیژنانەیانی هەر لەم هەفتەی پێشوە بەڕێستان ئاگادارن کە ئێمە زیاد لە 42,000 کەسمان هەڵبژار لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە تاریخی کوردستان و عێراق بەبێ ئەوەی حیزب دەسەڵاتی هەبێ یەک مۆزەف دابنێ و بێ ئەوەی حیزب دەسەڵاتی هەبێ لە داهاتووشتا یەک مۆزەف لەو مۆزەفانە بەرێ و کۆمەڵی ڕێکاری تریشمان گرتوتە بەر کە هەمووی جێی متمانەیە و متمانەدانە بە هاوڵاتیان. بۆ 30 ئەیلول کۆمیسیۆن چ گرفتێک لە بەردەمیایەتی کە ئامادەکاری تەواوی نەکرد بێ ئێوە تاو ئامادەن بۆ هەڵبژاردن ئێستا؟ ئەوەی کە لە ئەنجومەنی کۆمیسیارانە ئێمە توانم بڵێم پێشترین لەو خشتەی کە خۆمان دامانناوە هەموو ئامادەکاریەکانمان تەواو بووە هیچ گرفتێکی تەکنۆلۆژیمان نییە و هیچ گرفتێکی پرۆسەگیری و کردارێکیمان نییە و کارەکانمان بەباشی ئەڕوات تەنها گرفتێک هەبێت لای هاوڵاتیانە لای قەوارە سیاسیەکانە کە نەتوانن بچنە دەنگدان و نەتوانن بە شێوەیەکی مەدەنیانە کەمپین بکەن و نەتوانن بە شێوەیەکی مەدەنیانە دەنگ بدەن و هەوڵی تێکدانی پرۆسەکە بدەن بەڵام ئەوەی کە لای ئێمەیەوە بە دڵنیایی و دڵنیایی ئەدەینە هاوڵاتیان کە ئەوەی لە تواناماندا بێ ئەیکەین و هەر کاتێکیش نەمانتوانی بە ئەرکی خۆمان هەستین ڕازگویانە بۆ هەموو لایەکی ڕاگەێنین کە چ گرفتێکمان هەیە و چی لە بەردەست کۆمیسیۆنایە. بەڕێز ئیسماعیل خورماڵی بڕیاردەری ئەنجومەنی کۆمیسیاران لە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیارێمی کوردستان سوپاس کە میوانمان بووی سوپاس بۆ ئێوەش کە بینەری یەک هەواڵ بوون شاد و بەختەوەر بن.